سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕاست کاکە مححمود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەشەکەم و لە بەرنامەی ئەمڕۆژماندا باز لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانەکەم وەکو ئەو هەفتە هۆشیارکەرەوەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژیەکان دژی ژنان تەرخان کراوە. بێگومان ئێمە هەمیشە شانازی بەوە دەکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام یەکێکە لەو ئاینانەی کە توانیویەتی دەستی فەریاد ڕەز بێ بۆ تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگە و ئافرەتیش وەکو دیارترین و زوڵم لێکراوترینی چین و توێژەکانی ئەو سەردەمەی جاهیلیەتی بەشەریەت کەوا توانیویەتی بگەڕێتەوە بۆ ئاستی شیاوی خۆی و هاوشانی بکاتەوە لەگەڵ چینەکانی تردا. واتە ئاینی پیرۆزی ئیسلام توانیویەتی لەو زوڵم و ستەم و جیاوازیە چینایەتی کە لە نێوان ژن و پیاودا هەبووە یا لە نێوان ژن لەلایەک و چینەکانی تری کۆمەڵگەدا هەبووە بە جۆرێ لە جۆرەکان نەیهێڵێت و شوێن کەوتوانی وا ڕابهێنێ وا پەروەردە بکاوە هۆشیار بکاتەوە کە ژن نیوەی کۆمەڵگەیەوە بەبێ ژن هیچ کاتێ نە ئیش و کارەکانی کۆمەڵگە بەڕێوە ناچن. هەروەها باز لە کۆمەڵگەی خۆمانەکەین لە ئێستادا چۆن لە دۆزی ژن ئەڕوانن و ئەو هۆکارانە چینکە تونند و تیژیەکان زیادەکەن لە کۆمەڵگەدا. میدیا و زنجیرە دراماکان، تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتەکان چ ڕۆڵێکیان هەبووە لە زیادبوونی تونند و تیژیەکان بەرامبەر بە ژن؟ ئایا تونند و تیژی تەنها بریتە لە لێدان و قسەی نەشیا و کۆمەڵێشتی دیکە یام بەکارهێنانی ژن لە کاڵای بازرگانی وەکو هۆکارێکی ڕیکلام یان بۆ نمونە ئەو دەورە ناشرین و خراپەی کە لە کۆمەڵێک گۆرانی هونەرمەند و زنجیرە دراماکان و فلیمەکاندا بە ئافرەت دەدرێ و جۆرێ لە جۆرەکان ئافرەت فێری خیانەت و فێری جۆرێ لە شتەکانەکەن ئایا ئەمەش جۆرێکی دیکە نیە لەو تونند و تیژیانەی کە بەرامبەر بە ئافرەت دەکرێت؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و شەمسە سەعید چالاکی کۆمەڵی مەدەنیم کردو. شەمسەخان بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس بۆ جەنابتان، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان بۆ هاوکارانی بەڕێز و ئینشاءڵڵا 16 ڕۆژەی هەڵمەتی ڕاگەیاندنی بەرەنگاربوونی تونند و تیژی بەبێ تونند و تیژی بەسەرە بێن و لە هەموو کاتەکانە ئینشاءڵڵا ئافرەت ژیانێکی بێت تونند و تیژی بەسەر بەرێ. زۆر سپاس. سپاس دەکەم. شەمسەخان سەرەتا بە شێوەیەکی خێرا پانۆرامایە دەواازەیە بکەینەوە بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن لە ئافرەتی ڕوانوە یا چۆن هەوڵی داوە ئەو تونند و تیژی و ستەم و زۆڵمەی بەرامبەر بە ئافرەتێ نەیهێڵێ لە کۆمەڵگەیە. بەڵێ زۆر واسەحا هەر بە پێغەمبەرەتی پێغەمبەر سەلامی خوای لێ بێ محەممەد هەر ئەو کاتە ئافرەتێکی ڕزگار کرد ئیتر ئەمە دەواازەیەک بوو بۆ ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام کە دەواازەی کردەوە بە ڕووی ئازادی ئافرەتانە. ئەمە بێتە سەر ئەوە کە ئەو دەقەیەتانەی کە هەر هەمووی درێژەی پێنایم دەقیایەتەکان ناخوێنە لەبەروی جەنابە دووتێ دەواازەیەکی سەریع بەس لەوە کە ئەو شێوازە ناشیرینەی لەدایکبوونی کچ کە چۆن کچیان بۆ بە عیب و عاریان زانیوە دەموچاویان ڕەش هەڵگەڕاوە زینە بە چاڵیان کردووە لەو گرنگیدانەی کە خوای گەورە و پەروەردگار بە دەقی ئاەت بە ئافرەتانی یاوە دوای ئەوە کە سوورەتێکی بە ناوی ئافرەتانەوە دابەزانوە. ئەمە یعنی هەر لە بیدایەتی کە لە ناو سکی داکایەتی ئەگەر کچ بێ چۆنە دوایی هێتە سەر قۆناغەکانی گەورەبوونی مناڵ ئەفەرمێ من خەشیەت الئیملاق ئێوە لە ترسی هەژاری مەیان کوژن ئەجا ڕێوشوێنی بۆ داناون کە پێ بگەن ئەگەر هەتی بوون چۆن مافەکانیان بن دوایی ئەگەر زەواجکەن ژیانێکی بەختەوەریان هەبێ ئەفەرمێ وعاشروهن بالمعروف معاملە و معاشرێکی باشیان لەگەڵکەن مافەکانی پێداون و مافە داراییەکانیان چۆن بپارێزرێ دوایش کە دایکە لە ڕووی ڕێزەوە لە ڕووی مافەداراییەکانەوە دوای کە میراتی چۆن بەرکەوێ حتا ئەگەر تەلاق بدرێ چۆن بە شێوازێکی جوان تەلاق بدرێ حتا ئەگەر مناڵەکە کەوتە لای ئەو مافانەی چییە کە بەری ئەکەوێ حتا لە کاتی تەلاقانیشە ئەبێت چ شێوازێکی جوان بەرامبەر بەم ئافرەتە بەکار بهێنرێ ئەو مافانەی چییە کە پێی بدرێ یا ئەگەر تەلاق دراو بوو مناڵەکە خۆی شیری پێدا ئەم دایکە چۆن ئەو پیاوە بۆی هەیە ئوجرەی شیرەکە یا کرێ شیرەکەی باتێ و لە هەموو ڕوویەکەوە هەر لە کاتی لەدایکبوونیەوە هەتاوەکو کاتی
دوای وەفاتیشی و هەموو مافەدارایەکانی هەموو مافە معنەویەکانی مافەدارایەکانی شێوازی ژیانی ماوەماڵەکردن لەگەڵیا هەر هەمووی خی گەورە بە تایبەتی گرنگی پێداوە و شێواز و شوێنی بەدەق بۆ کردوێتەوە ئەوەشی کە تۆزیە لە دەقەکانە بە پێ حەدیسەکان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ڕێنمایی و تایبەتی و تەفاسیلی پێیاوە ئەوەندە گرنگی پێدراوە کە خی گەورە فەرمێ هەموو ئەو شتانەیان پێ بدەن و کە لە سەریانە بەپێی ئەوە مافەکانیان پێبن یعنی بەڕاستی ئەوەندە جوان ئافرەت نمایشکراوە لە دینی ئیسلامە و ئەوەندە بۆ ئەو کەسانی کە پابندی بە دینیانە پابندیان بە دینەوە هەیە ئەبێ ئەوەندە جوان مامەڵە لەگەڵ و ئافرەتەکەن کە بە هیچ شێوازیە لە بەسیترین شتە تونوتیژی تیا جێ نابێتەوانێ بە نیسبەت ئافرەتانە یعنی ئەو کەسەی کە بەڕاستی ئەو پیاوانی کە شوێن ئافرەتان شوێن دینی ئیسلام بکەون بە هیچ جۆرێ ناتوانن تونوتیژی بکەن بەرامبەر بە ئافرەت ئەمە یعنی لەو ڕۆ ئەوەندە گرنگی بە ئافرەت دراوە کە بێتە سەر مەسەلەی دنیاش یا شێوازی مامەڵەکردنی واقع ئەوە ئەو کاتە هینە سەر ئەوە کە یعنی لە چیەوە دەست پێەکە بەڵام تونوتیژی بە هیچ جۆرێ لە دینەکە جێی نەبێتەوە و فەرمانی پێ نەکراوە. شەمسەخان بۆچی لە ئێستادا بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان خەڵکە بەناو ڕۆشنبیرەکە هێزە سیکۆلار و ئەلمانیەکان پێیان وایە هۆکاری سەرەکی و ڕاستەقینەی ئەوەی کە زوڵم لە ئافرە دەکرێت ئیسلامی پیرۆزە ئەم تێگەشتیان لە چێوە سەری هەڵداوە لە کاتێکە ئێمە پێمان وایە ئەوەی مافی بە ئافرەتداوە و ڕێز و شکۆ و حرمەتی گەڕاوەتەوە بۆ ئافرەت و لەو زۆنگا و جەهالەتە و دواکەوتویە دەریێناوە بۆ ئاستی پیا و تەنها ئیسلام بووە. ڕاستە ئەوە بە زۆری لای ئێمە زۆری لەلایەنی ڕێکخراوەکەوە ناویا و کەسانی کە جەنابەت باسییان کرد لای ئێمە ئەو شتە زەق ئەکرێتەوە لای ئێمە زەق ئەکرێتەوە کە بەڵێ یعنی لە زۆربەی بەداخەوە ڕۆشنبیرەکانیش کە من گوێم لیان بووە یا لە زۆربەی ڕێکخراوەکانی کە یەکەم شت کە گوێم لێیان بۆ تاوانباریان کردووە یەکسەر توانە ئەو کەسانەی کە دینیا شوێنکەوتەی دینن تونوتیژن ناڵن بە ئازادی ئافرەت جلوبەرگ بپۆشە و ناڵن بە ئازادی بچێتە شوێنەکان و یعنی بەڕاستی دین هۆکاری سەرەکیە کە تونوتیژی دەربارەی ئافرەتەکە خۆی ئەگەر ئێمە بڕوانینە تونگوتیژی ئێستا خۆی بە هەفتەی بەرەنگار بوونەوە یعنی ئەو 16 ڕۆژە کە بەرەنگاربوونی تونگوتیژیە بینێت بە تایبەتی هەر لە وڵاتی ئێمە نییە هەتاکو دین بێ و هەتاکو ئێمە بە ئازادی ناتوانین جلوبەرگ بپۆشین و ئەمە هۆکاری چەوسانەوەمان بێ بەعکسەوانەیە ئێستا لە وڵاتان زیاتر یعنی لە هەموو وڵاتێ ئەو ڕێژەی کە کراوە هەر مەبەستی جەندەرە و ڕەگەزی مەیە کە تونگوتیژیەکەی لەسەرە بە مەبەستی ئەوە نییە کە ئەمە دین هۆکارە ئەمە یاسا ڕێگرە ئەمە یاساکە دواکەوتووە ئەمە جێبەجێ نابێ ئێمە لە وڵاتە گەشە سندۆکان لە وڵاتانی پێشکەوتوو ئەبینین تونوتیژی زۆر زۆر زیاترە بەڵام فۆرمەکەی ئەگۆڕێ عنی لە کەلتورێکەوە بۆ کەلتورێکی کە فۆرم و شێوازی تونوتیژیەکە ئەگۆڕێ لای ئێمە لەوانەیە هەنێ شت یا هەنێ عورف هەنێ دابوونەریت ڕێگر بێ تونوتیژی بکا بەرامبەر بە ئافرەتان بەڵام لە وڵاتێکی پێشکەوتوو هی زۆر زۆر حڕیەتێتی هی زۆر زۆر ئیتیمام نەدانێتی کەسەکە خۆی ئەچێتە بواری بەخێوکردنی خۆیەوە بواری کارەوە و بواری ئەوەوە ئەچەوسێنرێتەوانێ حتا ئیستە بەپێی دامەزراوەی نەتەوەی گرتوەکان باز لەوە کە تونوتیژی لە 3 ئافرەت هەر لە 3 ئافرەت یەکێکیان لە دنیا ڕوبەڕووی تونوتیژی سێکسی و جەستەیی و دەرونی ئەبنەوانێ لە هەموو عالەمە وڵاتە جیاوازەکانیشی هەمووی تایە یعنی ئەمە تایبەت نییە تەنها بە وڵاتە ئیسلامیەکان و یا هەر بە شەرقی ئەوسەتەوە بەعکسەوانێ لە هەموو جیهانە تونوتیژی ئەنجامەدرێ بەرامبەر بە ڕەگەزی مێ بەڵام فۆرمەکەی جیاوازە لای من هۆکارێکی کەی هەیە لای ئەو هۆکاریکە خۆ لەوێ دینێکی جیهانیە خۆ لەوێ ئەوان ناڵن دینی مەسیحیەت باشترە دینی جوولەکە باشترە لە دینی ئیسلام باشترە حڕێتی زۆراوە ئەی ئەو بۆ ئەچەوسێتەوە
ئەو بۆ تونگوتیژی بەرامبەرەکرێ ئەگەر لای من یاساکە دواکەوتووە و لای ئێمە هۆکارەکە یاسایە خۆ ئەو لەوێ یاساکەی پێشکەوتووە ئەگەر من لێرە ناتوانم بەجلێکی ڕوت و کورتەوە بچم ئەو لەوێ ئەوە هەتا بەیانی شێواز و کەلتوری ژیانی خۆی وایە ئەچێتە نادی ئەو بۆ چەوسێتەوە ئەگەر مەوزوعەکە دینە ئەگەر مەوزوعەکە یاسای دواکەوتووە کەلتوری تونند و تیژە بەرامبەر بەژن بۆچی سەرچاوی گرتووە کاتێک وەکو جەناب دەفەرمووی حاڵەتێکی جیهانیە هیوامان هەیە مەسیحەیەکی وەکوڵێ ڕادیکاڵە هەر تونند و تیژیەکە مسلمانێکی ڕادیکاڵیش ئەیکا هی بێدینێکیش ئەیکا جوولەکەیکیش کاتە ئەم کەلتورە چۆن کەوتۆتە نێوان ڕەگەزی ژن و پیاوە ئەم کەلتوری تونند و تیژی هەر لە بەرەبەیانی دروستبوونی مرۆڤایەتیەوە هەیە تایبەت نییە بە ژن و تایبەت نییە بە پیاو ئێمە کە هینە سەر توهمەکان هین سەر تاوان کردەی تاوان خی گەورەش هەر لە قورئانە کە باسی کردووە یعنی ئەگەر بیتە سەر سزا حدودیەکان حەدەکان هیچیان یعنی تایبەت نەیتر ئەمە دزیە ئەمە قەتڵە ئەمە زینایە ئەمە هەر تاوانێکی کەیە خۆی تونند و تیژیش یعنی تاوانە کردەیەکە بەرامبەر بە یەکی کەی زوڵمێکی لەکەی هەر کردێک ئەەکەی یعنی تایبەت نییە بڵێ ئەمە هەر مۆرکی تونند و تیژیەکە تایبەتە بە پیا و بەرامبەر بە ژن ئەیکا یا هەر ژنە بەرامبەر بە پیاوەیکە یا هەر بەرامبەر بە گەورە و بچووکاکرێ لە یاساشا هەر وایە یعنی هەر کردەیەک تۆی پێی هەڵستی تامان بێ دزی بێ هەر چیەک بێ هەر توهمەیەک بێ سزاکەی بە پێی خۆی وەرەگری لەبەرەوە تاوان تایبەت نەکراوە بە ڕەکەس بڵێن ئەمە هەموو پیاوانن ژنان ڕوبەر تونند و تیژیەکەنەوانێ نەخێر خۆی هەر کردەیەکی لە پێناسەکە شاڵێت تونند و تیژی کردەیەکی فیزیکیە ئیتر زیاتر ئەڵێ بە منبەستی مەسەلا ڕەگەزی ئەگەر پیاوێک بەرامبەر بە من ئیتر نەوعیەتەکەی جەستەیە نەوعەتەکەی دەرونیە سێکسیە بەرامبەر بە ڕەگەزی مێ خۆی پێناسەکە لەوا کردوێتی بەڵام تونند و تیژیەکە تایبەت نییە بە ڕەگەزێک تایبەت نییە بە ڕەگەز تاوان تایبەت نییە بە ڕەگەز کە بەرامبەر ئەوە ئەکرێ بەڵام ڕاگەیاندنی ئەم هەڵمەتە کە لە حەڤەی 1990 گرتوەکان لەو کاتا بڕیاریان لێیە کە ئەمە ڕۆژی بەرەنگاربوونەوەی هەڵمەندی ڕاگەیاندنی تونند و تیژی بێ بەرامبەر لە دژی ئافرەتان ئەمە ڕاگەیاندرا لەو خوشکانەوە هەکە لە ساڵی 1960ەوە جینا هەر زۆر لە بیدایەتی مرۆڤایەتیەوە تونند و تیژی هەیە هەمووی بەرامبەر بە یەکتری ئەیکا و لەبەرەوەی ئینسانین خی گەورە یعنی ئینسانی وا دروست کردووە تاوانی شەکاو کەسێکی باشیشە هەر لە قورئانی شابی هێنا خی گەورە هەر بێجگە لە سزاکان و تاوانەکان کە ئەیکا یعنی ڕەگەزی بۆ نییە یعنی پیاوێک و ژنێک و یەگەگەر بیە و تاوان کە ئەیکا هەر لە مەسەلەی چاکە و چاکە خوازیشە خی گەورە هەر ذەکەر و ئونثای بەیەکەوە من عەمیلە صالحا من ذەکەر أو أنثى یعنی بەیەکەوە ئەگەر ئەمانە ئینسان شتی چاک بکەن بەیەکەوە چنە بەهەشتەوانە ئەگەر خراپەکانیشکەن ئەمە تاوانەکانیانە کەواتە تاوانەکە تایبەت نییە بە ڕەگەز بەڵام ئەم خلالی 16 ڕۆژە لە نەتەوەیە گرتوەکانەوە کە ڕاگەیاندراوە ئەم هەفتانە تایبەتە بەو تونند و تیژیانەی کە بەرامبەر بە ڕەگەزی مێ ئەکرێ بە دافعی ئەوەی کە ڕەگەزی میت بە دافعی جەندەری کە ڕەگەزی میت بۆیە تۆ ئەو تونند و تیژیانە بەرامبەرت ئەکرێ ئەگینە مەسەلەی کردەی تونند و تیژی وەکوتم عامە تایبەت نییە بەنێر یامیەوە بەڵام مەسەلەی ئەم 16 ڕۆژە جەخت دەکرێتەوە لەسەر ئەو تونند و تیژیانەی کە بەرامبەر بە ڕەگەزی مێ ئەکرێت شەمسەخان کاتێ ئەم هەموو هۆشیاری و ئاگادارکردنەوەی هەیە کاتێکە یاسا و تەکنەلۆژیا و پێشکەوتنە زانستیەکان سەقافەت و شەهادە ناتوانێت جڵەوی ئەم پیاوە بکە کە تونند و تیژ نەبێ بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەر بە دایکی بەرامبەر بە خوشکی ئەو هۆکارە کاریگەرە چیە کە وا دەکات مرۆڤێکی بێ تونند و تیژ بێتەکایەوە ویژدانێکی زیندویە ئیمانێکی ئارام لە دڵ و دەروونێکدا ئەتوانێت ئەم جڵەوگیری مرۆڤ بکە بە دڵنیاییەوە ئەگەر دەروونێکی ئارامت هەبێ جڵەوگیری تونند و تیژی ئەکرێ بەڵام تونند و تیژی ساوتمان دیاردەیەکی جیهانیە لە کەلتورێکەوە بۆ کەلتورێکی کە ئەگۆڕێ ئێستا ئەگەر بە نیسبەت کەلتوری کۆمەڵگەی
کوردەواریەوە بیهێنی ئێمە پیاوانمان دەرونی لەکوێوە ئارام بێ، یعنی هەموو قۆناغەکانی ژیانی چاوی کردوێتەوە لە شەڕایە، چاوی کردوێتەوە لە نەبوونیە، چاوی کردوێتەوە لە گرانیایە، لە قەیرانایە، هۆکاری هەرس یعنی سەرەکی تونوتیژیش کە ئەمڕۆ ئەکرێت خۆی بواری ئابوووریەکەیە، بواری اقتصادی یەکەم هۆرەکاری سەرەکیە لە هەر وڵاتێکا بێ، بە تایبەتی لە وڵاتی ئێمە کابرا پارەی پێنیە ئەڕواتەوە قەرزارە داماوە ئەڕواتەوانێ لە ماڵەوە لەسەر شتێکی بەسیط ئەبێ بەدەمە بۆڵەیان و یعنی ئاسابی بارد نییە، دەروونێکی گەرمی هەیە، خەفەتی هەیە، نازانێت چۆن چارەسەریکە، ئەمە لێرەوە بە دەرەجەی یەکەم قوربانیەکە ئافرەت دەبێت. پارەی پێ نییە کرێخانۆکە بە ئەمە هەر لێرەوانێ دووبارە پشکی شێرەکە بەر ئافرەتەکە کە تومونتیشی ئەکەوێ، دیسان ئەیباتەوە سەر ماڵی باوکی پشکی شێرەکە بەر ئافرەتەکەوێ، یا کابرا خۆی ئەچێستەری خۆی هەڵەگرێ ئەڕوا بۆ خاریج، دنیایە تونوتیژیەتە ڕێ ئەم ئافرەتە هەتا ئەو لەوێ ئیقامە وەرەگرێت و هەتاوەکو معاملات بوو ئەمە کات و دەی بیگەێنێ دەی ناگەێنێ و لێرەوە ئەم بە مناڵەوە جێ هەڵراوەیە جێ هێشتووە خیانەتی لێکا و لێەوە دەستی تێکەڵ کردووە لەگەڵێکە، یعنی لە هەموو ڕوەکانەوە بیگرە بوارە ئابوووریەکە هۆکاری سەرەکیە. ئێستاش لە کەلتوری ئێمە یعنی ئەوم بۆیە هێنایەوە پیاوی ئێمە لێرە ئارام نییە، یعنی کامەشی کە بینی ئیلتیزامی بە نوێژەوە هەیە، ئیلتیزامی بە ڕۆژووە هەیە و پابەندە دینیەکانی لەسەرە، هەر وەکو پێویست ناتوانێت ئەو ئارامیە کە خۆی گەورە لە قورئانە بۆی داناوە و ئیلتیزامی پێوە بکە ناتوانێت پێوەی بکە لەبەر ئەو هۆکارانە و ئەو قەیرانانەی کە دەوروخولیاوە لە کۆمەڵگەی ئێمە. دواییش بیتە جەنابەت باسی تەکنەلۆجیات کرد، ئەو پێشکەوتنە زۆرەی ئێرە ئێستا لێرە کە بڵاو بۆتەوانێ ئەو هەموو پەیج و ئەکاونتانەی کە بە زۆری لەگەڵ ڕێزمان نامەوێت لێرەوە بیڵم کە بۆ مەسائیلی هەوەسبازیەوە بە مەسائیلی بازرگانی کردن و لە خشتەبرنی ئافرەتان و کچان و ڕۆڵەکانی ئێمەیە بۆ لە خشتەبرنی گەنجەکانمانە، ئەمە ئێستا من بێچکە لە هۆکاری ئابووری بە هۆکاری بەسەرەکیترین من لای من بە سەرکێتترین هۆکاری ئەزانم بۆ ئەو توموتیژیە کە بەرامبەر بە ئافرەتەکرێ لە لای ئێمە، یعنی هەر چۆنێ بیهێنی هەر ئافرەتەکە بۆ بەنێ چیرێکی سادە، لای ئێمە کەسێکی سادەیە بەبێ فرتوفێڵ ئەچێ بۆ خۆی بەکاری هێنێ، بەڵام بەهۆی ئەو زۆر بەکارهێنانەوە ئەو کەلتوری تێکەڵبوونە ئیتر یعنی بە ئارەزوی خۆی لە یاریەکە بێ لەگەڵ کوڕێکا بەشداریەکە، یا بە مەسیج بێ بە ناوی هاوڕێیەتیەوە بێ بە ناوی هەر شتێکەوە بێ، زۆر بە سادەیی ئەم هێتە پێشەوانێ، بەڵام کەسی بەرامبەر بە مەبەستێک لە ئافرەتەکە نزیکە بێتەوە دوجار هەر ڕێژەی توموتیژەکە بەرامبەر بە ئافرەت زیاترە بێت و ئەو تایە لە خشتابرێ ئەو نێچیرە. زۆر باش شەم سەخەما لە بابەت ئاین زۆر دوور نەکەوینەوە، تا ئێستاش خەڵکێگەی وەکۆڵێ وەکو کورد دەڵێ سەری بە فەرزی خۆیان نەوتیوە وەکۆڵێ ڕۆژێ لە ڕۆژان ئامادە نەبووە ڕۆژوێ عیبادەتێ بۆ خوا بکە، بەڵام زۆر جار کاتێکە دەبینێ کچەکەی نامەیەکی سۆزداری بۆ دەیان لەگەڵ کوڕێکدایان بوونە غەڵەتێکی لێ دەرەکەوێ ئیدی بە ناوی شەرەف و پاراستنی بەهاکانی ئیسلام و خۆیەکە بە کەواسووری بەر لەشکر و نایەوێت ئەو دڵ و دەروونە گەنیوەی خۆی وەکو خۆی دەرببڕێ و بڵێ من ئاوان ئەمە قبوڵ ناکەم، دێ بەرگی شەرەف و ئاین و تۆڵەسەندنەوە قیساس و ئەم شتانە بەسەر کردەوە ناپەسەندەکە ئەسەپێنێ. ئێمە چۆن لە ئاین تێبگەین؟ ئایا بۆ منە مرۆڤێک لە ژیانی ئامادە نەبووبێت لە هیچ بوارێکی ژیانی ئاین بکاتە فەریادڕەس و بەرنامەداڕێژەری ژیانی خۆی، بۆچی لەم حاڵەتانە پەنا بۆ ئاینە بە واتە ئاینیش ناشری نەکات و باوەڕیشی بە ئاین نییە؟ زۆر ڕاستە، حتا ئەوانی کە جەنابە وتی باوەڕیان پێی نییە، ئەوەشی کە هەر وەکو مەسائلە تەقلیدیەکە کە نوێژ و ڕۆژ و مزگەوتەکات و یەت و ئەچێ، بەڵام کە یێتە سەر تەطبیقکردن، کە یێتە سەر ئەوەی کە ئەو بێ مافی بەرامبەرەکەی بە بەتایبەتی کچ و ژن و پور و یعنی ڕەگەزی مێ لە کەسوکارەکەیە لێرەیە
دینەکە واز لێ ئەهێنێت یەکسەر عرف و دابوونەریت وەلەو ئێمە عرف و جوانمان هەیە دابوونەریتی جوانمان هەیە بەڵام هەیە کامەی کە نەشیاوە بە ناوی عرفەوە ئەوەی بەسەرا تەطبیقەکە ئەو نەیتوانیوە خۆی لەوە ڕزگار بکە هۆشیاری عەقلی ئەوەی نەبڕی وەجارێ ئەمە کەلتورە ئەمە دین نییە دینەکەش بۆ ئاسان بەکارهێنانە هۆکارێکە بۆ خۆ دزینەوە بۆ نمونە وەکو چوار ژنەکەی لێ هەیە کابرا هەر ئەسڵان هەر باوەڕی بەوە نییە مافی ژنی یەکەمی بە هێ چوارێ بۆ ڕیزەکاڵێ خوا حەڵاڵی کردووە یعنی دەمی ئەزانێ خەڵکێکی موسڵمان هەیە ئەم خەڵکە موسڵمانە باوەڕی بە دین هەیە پابەندی بە دین هەیە ینی پێی ناخۆشەیتر قسەی نامێنێ کە بڵێ شەرعیە بەڵام بۆ ئەو مەسائلانە هێت دینت بۆ تاوانبارەکە مع العلم دین ئەگەر لە مەسائلی زینا شابێ ئەمەندەی قورس کردووە ئەمەندەی قورس کردووە یعنی هەرجێی هیچ نابێتەوە خی گەورە کە باسیەکان لە مەسائلی حەدەکانە لە بوختانە ئەبێ هەشتا جەڵدی لێ بدرێ ئەگەر بوختان بکەی یعنی ئەوەندە ڕێو شوێنی قورسی داناوە ئەگەر کەسەکە زیناشی کرد یعنی ئەگەر ئافرەتەکە زیناشی کردبێ ئەوەندە بە مەرحەلەی قورسی بۆ داناوە ئاعتراف نەکردن یعنی بە هەموو شێوازێک ڕەتی ئەوەکەیتەوە کە لەسەر نامەیەکی گومان دەری جەنابە ئاڵێ لەسەر کۆمنتێ من ئەزانم کێشە دروست بووە کێشەی تەڵاکەوتۆتە بینی کچ و کوڕەوە لەسەر ئەوە یەک کۆمنت کە کوڕێکی ڕەفیقی لە زانکۆ نامەیەکی توێتی دەستی خۆش بێ هەر توێتی دەستی خۆش بێ یا یەکێ مەسەلا کۆمنتێ لەلات ئەدە بە تۆڵێ گوڵ بە تۆڵێ شتەکە زۆر باشە یاڵێ زۆر شازی لەسەر ئەمانە شتی لەس یعنی لەسەر شتی بەسیت بەسیت خۆی ڕەوایەتی ئەیا بە خۆی شەرعیە دیا بە خۆی کەسی بەرامبەر بکوژێ هێ لێرەوە دینت بۆ تاوانبارەکە مع العلم دین زۆر زۆر بێبەریە زۆر زۆر لە مەسائلی جارێک کوشتینە خی گەورە فەرمێ فەکەئەنەما قەتەلە الناس جەمیعا یعنی وەکو وایە هەموو خەڵک بکوژی ئەگەر نەفسێ بکوژی نەفسێ بکوژی بە بێتاوە وەکو وایە هەموو کەسێ بژی نەفسێ بژێنیتەوە وەکو وایە هەموو سەرزەوی ژیان بێتەوانێ ئەمە لە ڕووی دینەوە کە هەیتە سەر مەسەلەی ئەگەر کردەی تاوان هەمومان من پێشتر بۆیە ئەم پێشەکەم بۆ باس کردی هەموو کەسێک کە هاتە سەر زەوی معڕەزە بۆ تاوان کەس مەعسووم نییە و هەر پێغەمبەرانن مەعسوومن سەلامی خۆیان لێبێ کەس مەعسووم نییە هەمووی تاوانەکە بەڵام لە کەلتوری ئێمەیە پیاوەکە بۆی دەربازە بێت بۆ یعنی عیبە بۆی عیب نییە بۆی حلەکەن دانیشتێکی بۆکەن عشاری بۆکەن هەوڵی حتا مامۆستای ئاینیش دانیشە سڵحی بۆکە سڵحی بۆکە بەڵام ئافرەتەکە ئەگەر چەوسێنرا بیستیشتە یعنی ئەگەر پیاوەکە پەلاماریا بێشتێکی لێ کردبێ لەبەرەوەی کە سوکار و باوکو براکەی ئەو سوکە لێرە هەر ئافرەتەکەت بۆ کوژن یعنی بەڵێ ئافرەتەکەت بۆ کوژن مع العلم کوشتن ئەوە هەر ئەسڵی نییە و بە بێ بنەما نەهاتووە کوشتن بۆ هەر کەسێ نییە لە خۆی هەڵستێ کەسێ بکوژێت و وابزانێت تاوانبار نابێت. بەڵام شەمسەخان بە ئێمە بەڵێن مرۆڤێکی نەخوێنەوار لە لادەیەکی دوورەدەست هیچی پێ نەگەشتووە ئەمە تا ڕاتەیە وەکڵێ ئەگەر ڕەوایەتێکی بچووکی تایە بەڵام لە نێو جیهانی ئیسلامیە گروپگەلێکی زۆرمان هەیە وە قاعیدەیەوە تاڵیبانەوە داعشەوە ئێرانەوە سعودیەیە خۆ ئەمانە زانای هەر عالم و هەرە تێگەشت و خوێنەوار و خاوەن کتێبی وای تایە کە هەر هاتنە سەر حکم بەبێ پەروەردەکردن بەبێ هێنانەدی ژیانێکی خۆشگوزەرانی و ئاشتی کۆمەڵایەتی یەکسەر پەنا بۆ سەرکوتکردنی ژنان و کوشتنی ژن و بەردبارانکردنی ژنەکەن وەکەوەی لە ئەفغانستان و لە داعش و لە ئێران و لە سعودیا بەرچاوەکەوێ ئەم زانە خوێندەوارانە کە سەرۆکایەتی ئەم گروپە جیهادیە ئیسلامیانەژەکەن بۆچی ئەمانیش ئەکەونە نێو هەمان هەڵەوە و نێچیری ڕاستەقینەیان تەنها ژنان خۆی مەبەستی ئەم 16 ڕۆژەش کە دانراوە نێو دەوڵەتیە مەبەستی ئومەمی متحیدەش کە لە ساڵی 1990 ڕایگەیانوە هەر ئەوەیە یعنی پلانێکی نیشتیمانی سا بڵێن هەموو 25 نۆڤەمبەری هەتا دەی 12 هەموو ساڵێ لە ئەم ساڵە پلانێکی نیشتیمانی یا ڕێکخراوەکان بۆ دام و دەستگا پەیوەندیدارەکان بەرنامەدا ئەنێن لە خلالی ئەم ساڵە بۆ نمونە تونوتیژی سێکسی زیاترە تونوتیژی تەکنەلۆجیا و میدیایی زیاترە تونوتیژی بۆ نمونە ڕێژەی سووتان زیاترە ڕێژەی کوشتن زیاترە بەرنامە ڕێژیەکەن لە خلالی ئەو ساڵەیە ئەبێ ئەو لایەنە پەیوەندیدارانە ئیشی لەسەر بکەن
اینجا ئەمە راپۆرت ئەنێرێتەوانێ بۆ نەتەوەیە گرتوەکان و بەپێ ئەو پلانەیە و ئەو حکوماتانە ئیجبارەکە لەوانیش کە چۆن هەڵسن کەمیکەنەوە. خۆی مەوزوعەکە هەر ئەوەیە، یعنی بەدافعی ئەوەی مجەڕەت تۆ ڕەگەزی میت ئیتر چەوسانەوەت لەسەرە. بە تایبەتی ئێستا بڕیاری 325 ئەوەی نەتەوەی گرتوەکانی عنی ماف خواردنی ئافرەت و پەلاماردانی ئافرەت لە کاتی جەنگەکانە. تۆ چۆن بتانی قەرەبیان بکەیتەوە، چۆن بتانی ئەمانی کە داعش کردیانە هەر بێجگە لە داعیش لە هەموو جەنگێکە بە دەرەجەی یەکەم ئافرەت زیان لێکەوتووە و ڕوبەڕووی دەست درێژی سێکسیە بێتەوانێ لە بێجگە لە نەبوونی خزمەت گوزاریەکان و لەوەی کە ئاوارە ئەبێت هەرچی معانات هەیە بە پشتکی شێر بەرامبەر بە ئافرەتەکە کەوێت لە هەموو ڕوویەکەوانێ ئەو پلانەدا ئەندێ بۆ ساڵی داهاتوو ئەمساڵ لەم وڵاتەیە و لەم شوێنە ئیش لەسەر چی بکرێت، حکوومات ئیش لەسەر چی بکات، میدیاکانە بێ ئیش لەسەر چی بکەن، دوای ئەو ڕێکخراوانە بەڕێنمای و بە دانیشتن و بە کۆڕ و کۆنفرانس و بەوانە وردێکەنەوە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە هۆکارن بۆ دروستبوونی تونند و تیژەکە ئەوان چۆن چارەسەری بکەن یعنی لەوانەیە ئێستا ئێمە پاروپێرار مەسەلەی یەزیدیەکانمان هەبوو کە ئەو ڕێژە زۆرە وەلەو ئیستەش هەر هەیە کە ئەبێ حکومەتی عێراقی ئیشی لەسەر بکە و ئەوانە بکرێتەوانێ، بەڵام لەوانەیە لەم ساڵە تونگ و تیژەکە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت، لە بواری میدیایی بێت، بێ پلانی ئەو ساڵەی ئەو میدیاکاران چۆن بێ بۆی ئەو تونگ و تیژەی کەمکەنەوە. وەزارەتەکان عینەن شت عەفوەن وەزارەتەکان عینەن شت ڕێکخراوی ژنان ئیش لەسەر چی بکە لەبەرەوە بەدافعی ڕەگەزی مێ تونگ و تیژەکان زیاتر ئەنجامە درێن. خۆشی ئەو 16 ڕۆژەکە ڕائەگەیەنرێ بۆ ئیشکردنە لەسەر ئەو حاڵەتانە، بۆ دانانی پلانە لەسەر ئەو حاڵەتانە. لە سزاکانە بەتابەت لە قانون و لە شەرع و شەریعەتدا ئایا سزاکان هیچ جیاوازیەکیان بۆ ڕەگەزی نێر و مێ هەیە یا بۆچی وەکو جەنابەت فەرمووت هەمیشە ژن ئەبێتە نێچیر و ئەکوژرێ بە ناوی شەرەف و سندنەوەی ئابڕووی هۆز و خێڵێکەوە، بەڵام پیا وەکو کەواسووری بەرلەشکرد بۆی دەرەچێت و دوایش زۆر بە شانازیەوە دێتەوە نێو کۆمەڵگە؟ بەڵێ پێشتریش ئاماژەیەکم پێ کرد خی گەورە لە قورئانە لە مەسلەی حەدەکانە زینا بێ و دزی بێ وشەی كل واحد منهما هێناوە، یعنی هەر یەکە بۆ نمونە زانیەت وەزانی یا السارق والسارقة ئەمە كل واحد منهما یعنی هەر یەکە لە ڕەگەزی نێر و مێ سزاکەی بۆ دیاری کردەوە لە مەسائلێ لە سزا حەدەکانە. ئەوە یعنی بڕاوەتەوە کە وەکو یەک بۆیان ئەدرێ، بەڵام سەیرەکەی بە پێی دابوونەریت پیاوەکە بۆی دەرێچێت و بەسەر ژنەکەی ئەچەسبێنن، یعنی نەش سەلمێنراوە کەسەکە جاری هەر نازانێ زانیە یا زینای کردووە یا نەی کردووە لەسەر نامەیەکی موبایلە لەسەر توهمەیەکە لەسەر ئەوەی بە بەسیتی قسە لەگەڵ یەکێکاکە قسە لەگەڵ هاوڕێکڕەکە بڵێ شتێکە یعنی شتێکی بەسیتیشە، یعنی بەکردەی تاوانەکەش هەم نەساوە، ئەگەر بەکردەی تاوانەکەش هەڵسێ یعنی عقوبەکەی جیاوازە، بەڵام لای ئێمە کەسەکان خۆی بێ سوڵتەی قوزات سوڵتەی داد یعنی دەسەڵاتی داد ئەو سزا بسەپێنە، ئەگەر یعنی دەسەڵاتەکە ئیسلامیش بێ نابێ کەسەکە خۆی ڕوبەڕوو هەستێ و بە تاگ خۆی هەڵسێ بە ئەنجامدانی سزادانەکە. ئەمە لە مەسائیلی سزاکانە هیچ فەرقیان نییە و یەکوان. لە مەسائیلی تاوانەکانیشا پێشتر ئاماژەم پێکردژن و پیا هەروەکو یەک تاوانەکەی بەرەکەوێت لە یاساشا هەر عینەشتا. لە مەسائیلی میراتیشە خی گەورە کە هێناوێتی مەسەلا دایک و باوکەکە ڕێژەکەی بۆ دیاری کردو، یعنی لە هەموو شوێنێکە نێر و مێکەی وەکو یەک هێناوە، لە هەنێ حاڵەتی زۆر 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 دەگمەنانە بێ ئەویش دنیا حساباتی تایبەتی هەیە لە مەسائیلی میراتە، یعنی نامەوێت بچمە سەر ئەوە کە بڵێن ئەڵێن ژن پلە دووە ژنیش پلە دوو نیە، جاری وایە هەر ئافرەتەکەیە
ڕەگەزی پیاوەکە باوکەکەی ئەو یەک لەسەر شەش وەرەگرێ ئافرەتەکە گەر هەر خۆی بێ نی وەرەگری عنی لەو زیاتر یا حەج بێکایانە نامێ بەسەرەوە مەسائلە یعنی لە هەموو شوێنەکە بە تایبەتی لە مەسائلی تاوانە پیا و ژن وەکو یەک وایە ئەوە عورفە غەڵەتەکانی لای ئێمە ئەوە یعنی بۆ چوونە غەڵەتەکانی کەسێکە کە دەری جەناب وتی لە لادیەکە باوەڕکە ئەوەی ناو شارەکەش ئەوونە کەم هۆشیارە یعنی گوێ هەر بەدین نایە بەس ناخی خۆی مەسەلا و هێزێکی فیزیکی هەیە خوشکەکەی چەوسێنێت ڕۆڵێکی هەبووە لە زیادبوونی توندوتیژەکان دژی خۆی ئایا ژن خۆی هۆکارێک نەبوو لە هۆکارەکان کە پیاوا لێ بکات دەستی ئاوەڵا بکایان بیکاتەوە کاری ڕقهستانی و توندوتیژی ئەنجامدا بەرامبەر بە ژن بەداخەوە خۆی لە وڵاتی ئێمە ئەگەر یەکێک بڵێ ئەگەر ئافرەتێک بڵێ من مێردەکەم خراپە دەیان کەس لە کەسە نزیکەکانی لە شوێنان لە مامۆستاکان لەوانەیە حتا پسپۆڕی دەرونیش پێی بڵێ ڕەنگە تۆ باش جواب نابێتەوە ڕەنگە چێشتێ بۆ لێنە نابێ ڕەنگە یعنی یەک دنیا ڕەنگەڕی بۆ ڕیزەکەن فەقیرە هەر ئەو بە تاوان بارەزان عوقدەی ذەنب یعنی گرێی تاوان لە لای کەسەکە ئەگەر مع العلم ئەگەر پیاوەکە خۆشی خراپ بێ ئەمە ئێمە ئەمازانین لە ئیم هەر لە ئیمە ژن بێ یا پیاو بێ کەریم هەر کەریمە ژن بێ یا پیاو بێ یعنی کە تۆ کەسێکی باش بی عیلاقەی بە ڕەگەزەوە نییە بۆ ئەگەر پیاوێک خراپ بێ یەکسەر ئێمە بڵێن نە هەر خەتای ژنەکەیە هەر خەتای ژنەکە نییە بۆ هەر خەتای ژنەکەیە ئەگەر پیاوێ خۆی خراپێ هەر خراپە ئەگەر پیاوێکیش خۆی باش بێ وەڵڵاهی بە ژنەکە نییە ئەگەر باش بێ ئەمە لەو ڕۆوە یعنی ئافرەت ئەگەر خۆی هۆکار بێ بەڵام هەنێشتیش هەیە ئافرەتیش ئەبێ وەلەو ئافرەت بە سەبرتر ناسراوە بەهۆی سۆز و عاتیفەیەوانێ سەبری زیاتر لەسەر شتەکان هەیە بەڵام ئەویش هۆکارە کاتێک بۆ نمونە ئەگەر بزانێت ژیانی مادیوانە زۆر لە مێردەکە کەی بکات ئەگەر شوێن ئەتەکێتکەوێ ئەگەر شوێن ڕیکلامەکان بکەوێ بۆ ناو ماڵگۆڕین بۆ شوێنان ئیتر مێردەکەی هەیبیانێ عنی ڕەچاوی بار و زروفی ژیانی خێزانی خۆی نەکا ژیانی مێردەکەی نەکا کەس و کارەکەی نەکا ئەمە لەم کاتە هۆکارە بێ بەڵام کەسێک بەبێ ئەوانەی کە ئەوەی هەبێت و خۆی خراپی دەرونی خۆی بێ یان نەخۆش بێ یا حاڵەتێکی عەسەبیەتی هەبێ پەروەردەکەی وانە بوو بێ بۆ شێوازە ئەوان ئافرەتەکان نیە بەڵام بەو شێوازەی کە ئەمڕۆ ڕیکلام و میدیا و بازرگانانی بەجەستەی ئافرەتە و بازرگانان لەسەر حسابی هەموو شتێکە بۆ ئافرەتیان کردوێتەوە حتمەن دەواازەکە لە ڕێی ئافرەتەوە کرێتەوانێ لەوانەیە داوای تاقمێ بکە لەوانەیە داوای چوونە دەرەوەیە بکە بار و زروفی خۆمان دارایی هەموو کەسێک لێرە ئەزانین ئەگەر لەو ڕۆ تێگەشتنی نەبێ ئەمە لێرە ئافرەتەکە تاوانبارە بەڵام خۆ ئێمە قازینی حتا قازیش ئەگەر دوو کەسێتە بەردەمی بە چەند جەلسە گوێگرتن لە هەردوو لە شایەتەکان ئەنجاگاتە بڕیارێ ئەنجاگاتە حکمێکی سزایی یعنی ئێمە لە ماڵ خۆمان هەموو بووین بە قازی بەبێ هیچ ئەڵێن فڵانە کەس کێشەیە یەکسەر ئەڵێ ئەها یعنی نازانێ مۆزۆچێ ئەها خەتای شنەکەی ئەها خەتای پیاوەکەی یعنی ئەو ڕەوایەتی قازیانە بە خۆمان وای کردووە کێشەکانی زیاتر کردووە میدیا و زنجیرە دراماکان ڕیکلام تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە وەکو پێشتر ئاماژەی خێرات پێدا چ ڕۆڵێکیان گێڕاوە یا چ ڕۆڵێکیان هەیە لە زیادبوونی توندوتیژیەکان ئەوە یعنی بەڵگەنەویستە کە ئەم ماوەی پێشوش کۆڕ و کۆنفرانسی لەسەر کرا لەسەر ئەم نمایشکردنی دراما تورکیەکان و دراما بیانیەکان کە چ ڕۆڵێکی خراپی گێڕاوە لەسەر زیادبوونی توندوتیژی و لەسەر هەڵوەشانەوەی خێزان و لەسەر ڕێژەی تەلاق لەسەر ئەو نەهامەتی کە خەڵکی تێکەوتووە ئەوە یعنی بەڕاستی چونکە تەلەڤیزۆن لە هەموو ماڵێکە ڕۆڵی زۆر باشی گێڕا لەوەی کە یعنی بە تایبەتی ژیانی خێزانی تێکبا بەڵام ئێستاش زۆر لەو خەتەرتر من دووبارەیەکەمەوە چەند بارەش یەکەمەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە یعنی خەریکە تەلەڤیزۆنی ژۆک و ڕادیۆ ئەبێ بە مێژوو ئەویش ئەبێ بە مێژوو
باوەڕکە تەلەڤیزۆن لە هەموو ماڵە کاکرێتەوە کە سەیری ناکە کە سەیری ناکە لە بەرەوەی هەمووی بەیەکەوە سەیریکە ئەو حڕیەتەی نییە وەکەوەی کە لە موبایلەکەی خۆیەتی هەر کە سەیری ناکە ئیخبارە لەویا هەیە بۆ نمونە ئێستا لە ماوەیە هەڵمەتی سڕینەوەی ئەو کەناڵانە درا کە هەر کەسێ حەزەکە ژیانی تێک نەچێوانە ئەو کەناڵانە بسڕێتەوە کە نمایشی ئەو حەڵقانەکەن بەس وا تۆ ئەوە هەر تەلەڤیزۆنیشی ئیش پێ نەکرد و پلاکە ئیش پێ نەکرد لێرە فەقیرترین کەس مێنە خەتێکی بۆ خۆی هێناوە یعنی خەتێکی هەیە چێش لەوە وەرەگرێ لێرەوە حەڵقەکە بەبێ ئەوەی پابندیش بێ بەو مەوعیدەوە لە فڵانە کاتایکە لە هەشتێکا لە نوێیکە ئەم خۆی لێرەوە سەیرێکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەم دیجیتال میدیا هینە عەفو ئەم سۆشیال میدیایە بەڕاستی کارێکی کردووە بۆتە هۆی نەمانی کەلتور بۆتە هۆی نەمانی کەلتور حتا ئێستا لە بەرگی لە پۆشینە ئەمانەوەوە نمایشکاری بۆ نمونە ئەکتەرە تورکیەکان یەکتەڵی لەبەرەکەن و ئەو ئەکتەرە تورکیەکان ئەواکەن بەڵام سەیری میلەتی کوردە و سەیری ئینستاکە و سەیری ئەم خەڵکەکە یعنی چەند بە ئاسایی ئەو وەکو ئەو جلوبەرگە پۆشێ مع العلم وڵاتەکەی ئەو دواکەوتووە ئەو لە ئەوروپانێ و بەشێکی لە ئەوروپایەکە ئاواکە یعنی تۆ خزمەت گوزاریت نییە هیچ نییە لێرەوە دانیشتووی بەس بە شوێن ئەو شتا کەوتووی کە ئەبێتە مایە ڕوخانی کۆمەلگاکەی تۆ یعنی نەمانی سنوور لە بینی کەلتورەکانە بەڕاستی یعنی هەرچێکت بوێ کە تۆ بە یەک پەنجە پیانان ئەتوانی بیبینی ئەوە خۆی وای کردووە یعنی بەڕاستی منستاڵم ڕۆڵی تەلەڤیزۆن بەو شێوازە نییە هەر لەوانەیە لە هەنێ عایلەیە کە ئەویش زۆر خەت بەکارنێنێ ئەگینا تەلەڤیزۆنیش خەریکا بێ بەمێژوو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هیچ سنوورێکیان بۆ هیچ کەسێ نەهێشتێتەوە کە ئێستا زۆربەی تاوانەکان و زۆربەی تونوتیژەکان کە بەرامبەر بە ئافرەت دەکرێ بە دەرەجە یەک چونکە مێیە سادەترە خۆشتر هەڵەخەڵەتێنرێ لەو ڕێەوە ئەتوانێت توندوتیژی بەرامبەر بکرێت و لەو ڕێەوە یعنی زیاتر زیانەکانی بەرەکەوێ زۆر باشە بەڵام زۆر جار ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە پێم وایە توندوتیژی ئەوەیە بڕۆی لاچاوی مۆرکەیتەوە یا لێی دەی یابی کوژی یان بە جۆرە لە جۆرەکان زیانێکی جەستەیی پێ بگەێنی کاتێ بۆ منە کچێک لە نێو ماڵدایە بە ئامێرە تەکنەلۆژیاکە یان بە ئایپادەکەی بە مۆبایلەکەی ئایا ئەمەشە ڕوبەڕووی توندوتیژە بێتەوە بەبێ بچێتە نێو کۆمەڵگە بەڵێ ئێستا من خۆم چەند جار ماڵمان نزیکی مزگەوتە چەند جار گوێم لێ بۆ لە مامۆستاکە هەموو جارێڵێ باوکان ئاگاتان لە کوڕەکانتان بێ ئاگاتان لە کچەکانتان بێ بزان چی لە ناو مۆبایلەکانیانە ئەگوزەرێ ئەمە زۆرێک لە پیامان هان ئەیا بەرامبەر بە کوڕ و کچەکەی یعنی مع العلم ئەوەی کە ئێستا گەنجێکە بڕواب کە باوکان و دایکان زیاتر یعنی ئێستا من بە سوحبەتەوە وتم وەڵا حەقا ئێستا وای لە تۆ کوڕ و کچی گەنج کەشفی موبایلی دایک و باوکەکەی بکە یعنی ئەم بەکارهێنانی موبایلە ئەم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکە تایبەت نییە بەوەی کە ئەم مناڵە لە مناڵیەکەوە بیگرەکە 2 ساڵانە بەکارهێنێ حتاوەکو پیرترین تەمەەن بەکارهێنێ لەبەرەوە نەعیلاقەی بە ڕەگەزەوە نەعیلاقەی بەوەیە بۆیە خۆی ئەو حڕیەتە زۆرە عیلاقەی بەوەیە ئەمەش هۆکارە طبعاً باوکەکە بەبێ هیچ ئەگەر کچەکەی لەسەر شتێکی باشیش دای نابێ هەر دڵ پیس دەکات چونکە خۆی بەعزە شتێک هەر هێتە بەرچاوی کە نەشیاوە وازانێ یا خۆی پەیوەندیەک دروست دەکا وازانێ کچەکەشی ئەوواکە کوڕەکەشی هەماش دەکات لەبەرەوە خۆی هۆکارە هەر بەکارهێنانی خەتەکە هۆکارە ئەنجە زۆر ڕەگەزی نێرومێش بەڕووی یەکتریا ئاوەڵا بێ بۆ نمونە و کەسانی کە لە لاد ئەدن ڕەنگە لە ماسنجەرە هەریەکە نامەیەکی تایبەتی بۆ هاتبێ وتوێتی تۆ گوڵی تۆ جوانی تۆ ئەوەی لێرە خۆی ئۆتۆماتیکی ئەگەر ئافرەتەکە جواباتەوانێ ئەمە ئیتر خەڵوەی بۆ دروستە بێ لەگەڵ کەسەکە تووشی کێشەیەەکە ئەو کەسەش ئیستیغلالی ئەو بینینەیەکە یان ناچارێکە بە دانانی وێنەی ڕوود سبەینەوەکاری بازرگانی بەکارێنێتەوە ناچارێکاتەوە یعنی بە دەرەجەی یەکەم هەر ئافرەتەکە تووشی شەمسەخانەوەی کە دایک و باوک ببنە چاودێر و پۆلیس بەسەر مۆبایلی منداڵەکانی ئەمەشە جۆرێکە لە توندوتیژی
هەر جۆرێکە لە تون و تیژی کاتە بۆچی مامۆستای ئاینی مزگەوتەکەی جەنابێت کە لەوەچە خۆی زۆر بە ڕۆشنبیر و ئەوە بزانێ بۆچی وا ئەکا باوک شتێ لە دڵیا بچێنێ کە تۆ بێگومان کچەکەت و کوڕەکەت شتێ لە مۆبایلەکەیدا هەیە ئەبێ هەمیشە پۆلیس بی و هەمیشە چاودێری بەسەریەوە کە ئەمە یەکێکە لە نخبە ڕۆشنبیرەکانی نێو کۆمەڵگە. یەکەم ناتوانانی شتێکی خەڵەتە هانیشی بی تۆ ناتوانانی چاودێروی بەسەرەوە ئیلا ئەو کەسە ڕقابەیەکی خوایی نەبێ بەسەریەوە منێ کە ڕقابەیەکی خواییم بەسەرەوە نەبێ بزانم گوناحە خەڵوە لەگەڵ ڕەگەزی پیاوە یعنی ئەتوانم هەزار فێڵ لە مێردەکەم کەم وا لە کاتێک ئەتوانم فێڵی لێ بکەم کە ئەو خەوتووە یعنی ئەبێ کەسەکە خۆی ئەو سەقافەیە ئەو بیئەیە ئەو ژینگە خێزانی کە تایە پەروەردە بووە کە چەنێ ڕێگە ئەیە ئەو جوان پەروەردەی کردووە کە ئەمە سنوورەکانی تۆیە مەی بەزیێنە خۆت زەرەر ئەەکەی ئیلا مەگەر ئەوە ئەنجایا کەسێک بێ پابند بێ بەدینەوە پێی گوناح بێ نەزەری پێ گوناحە نەزەر نەکا قسەکردن لەگەڵ ڕەگەزەکەی بەرامبەری پێ گوناحە تێکەڵاوی پێ گوناحە مەگەر ئەمانە سنوور بۆ کەسەکە دانێن ئەگینا با پێی بڵم حتا بەیانی وەکو پۆلیس بەسەر سەریەوە بی ئەگەر بە زنجیریش بیبەستیتەوە ئەو لە تاوان بێ تاوان نەکات ئەو لە تاوان بێ تاوان نەکا لەبەرەوە شتێکی غەڵەتە تونتوتیژی زۆری لێ بێتەوە نابێ بەو شێوازە تۆ دایک و باوکانەی ئەنجا وا تۆ دایک و باوک لە مناڵەکان هانەیە بەڵام لەوانێ ئەو باوکە خۆی هەتا بەیانی یعنی بەدەست خۆشی نییە کابرا سەیری وتارێکی دینیەکە لە پڕ شتێکی نەشیاوی بەدانراوە یعنی غەزووی فکری تۆ خەزووی دینی تۆ وا کراوە لەو تۆڕە کۆمەڵایەتیانە و لەو تەکنەلۆجیە بە پیاوەکەش کۆنتڕۆڵ نابێ یعنی هەرچەندێ خۆی خۆشی بگرێت و زۆریش دیندار بێ هەر ڕۆژانە تووشی تاوانە بێتەوانێ بەڵام چجای ئەوەی تۆ بیهێنی خۆشی تاوانەکە بە خۆی ئەکرێ لێرە شەوانێ گەرمەکەیت و لە مناڵەکانتی گەرمەکەی ئەمە بە تایکی تونتوتیژی لێ بێتەوە لە ناو خێزانە و ئاژاوی لێ بێتەوانێ و ئاژاوی یعنی بڵێن حاڵەتی واشمان بینیوە کە لەسەر ئەوە ئەکوژرێت لەسەر ئەوە سج نەکرێ یا ئەفرەتەکە و نەسادەیە بەناوعی ڕسمەگرێ بە شێوازێکی جلوبەرێک یەک حەزەکەم لێرەشا یەک شڕون بکەمەوە لە دنیای پیاوە لە دنیای پیاوە وازانێ هەچی ئافرەتێک کە خۆی گۆڕی جلێکی جوانی لەبەر کرد خۆی ڕازاندەوە تەجمیلێکی کرد بۆ ئەوە وانە مطلقەن وانە من بە هەموو ئەو کەساناڵم کە ڕەگەزی نێرن و بە هەموو ئەو شتانەی کە هی ئافرەتی شەئیگەێنم ئەو حاڵەتەوانە ڕەنگە نزبەیەک هەبێ ئافرەت خۆی جوانەکە بەس بۆی پیاو بیبینە ئەمەیان جیایە ئەمە بەرنامەی خۆیەتی و کەسی خۆیەتی بەڵام کە شتێک دانرێ لەسەر بنەمای زۆری نەدانرێ لە دینیشا لە یاساشا بە زۆری ئافرەت حەزەکە خۆی بڕازێنێتەوە خواوای دروست کردووە حەزەکە جلی جوان لەبەرکە حەزکە جلێکی ناسک لەبەرکە بەڵام هەرچی پیاوە کە خۆی ئەگۆڕێ و خۆی جوانەکە پانتۆڵێ لە پێکە شتێک لە پێکە ئەڵێەوە بۆ من خۆ جوان کردووە با بەوانە یا حەزەکە شتێک دانێ ڕسمێک دانێ لە پرۆفایلەکەیە بێ لە خۆیان بێ سەیرانێ کە شتێکە کردوێتی پیاوەکەەوە زانێ کامێ کرد چەنەها ئافرەت لەو پەیجانە تووشی کێشە بۆ کە لایفێکی کردوێتەوە لایفەکاتەوە بۆ خۆی کاتەوە نەقسەی غەڵەتی کردووە ناهیچی وتووە بەس مزەڕەت ئەوەیە وازانێ ئەو پیاوازانێ بۆ دنیای پیاوە کە سەوالیەکە لەبەرەوە شتێکی غەڵەتە ئافرەت بۆ خۆی حەزەکە شتێکی جوان لەبەرکە ئافرەت بۆ خۆشی خۆیەتی حەزەکە شتێک لەبەرکە ڕاستە بەشی ئەوەش هەیە بە دەرنیە لەوەش کەسانێگەیە بۆ پیاوە ئەو بۆ ڕەگەزی بەرامبەر واکەن بەڵام بەعام بۆ دنیای خۆی واکە خۆی حەزی لێ لە ناو ڕەفیقەکانیا ببیندێ بەڵام دوجار چونکە ئافرەتە خی گەورە ینی بە خۆڕایی نەیفەرمووە زوینە للناس حب الشهوات من النساء یعنی حب الشهوات اینجا باسیەکە یعنی لە ئافرەتان کە خۆشتانەوێ ئەڵێ بۆ خەڵکی ڕازێنراوەتەوانێ لەم ئارەزوانە بۆ نمونە ئافرەتانی هێناوە بەنینی هێناوە قەناطیر المقنطرة من الذهب والفضة یعنی لە ئاڵتون و لە مناڵ و لە زێڕوزێ و خەیل المسەوەمە کەیسە سیارەگرێت و ئەسپ و سواری و ئەنعام و ماڵات و حرث و کێڵگە و یعنی خی گەورە فەرمیەمانە ذلك متاع الحياة الدنيا ئەمانە چێژێکی دنیایی والله عنده حسن المآب يعني خواهي قورة باشتري لايا بلام نيفرمو من الرجال
من هەموو جارێ خۆم ئەو تەفسیرە ئەەکەم بۆ خۆمی ئەهێن و ئەبم نەفەنووە بۆ خەڵکان حب و منە ڕیجالی ئێستا زۆر جار ئێمە لەگەڵ زۆر کەسە مناقەشەمان بووە ئەڵێن نەزەر پیاوەکەی کە بەڵام ئافرەتەکەش بۆ پیاوەیکە بۆ پیاو نایکات ئافرەت بۆ پیاو نایکە خی گەورە ئافرەتی وا بۆ پیاو دروست نەکردووە ڕاستە بەشی ئەوەش هەیە کەسانێک هەیە یعنی کەسانێک گەیە بەڵام ئێمە وتمان قسە لەسەر زۆری ناکەن خی گەورە فەرمێ منە نیسا یعنی ئێوە حەز لە ئافرەتانەکەن بە ئێمە نەوتۆ منە ڕیجال ئێمە حەز لە ئێوەکەن یعنی ئێمە سەد پیاو پیشانە جسمی پیاوەکەوا دروست نەکراوە من نەزەری لێ بکەم بەڵام ئافرەتەکە وا دروستکراوە زۆر ناشرینیش بێ هەر نەزەری لێ شەمسەخان ئەم هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بەهۆی ئەو ڕووداوە بووە کە لە 25 نۆڤەمبەر سێ ئافرەت سێ خوشک داوای مافی خۆڕەوای خۆیان لەوە زیادبوونی کرێ و کەمکردنەوەی کاتەکانی ئیشکردنیان لە خاوەنی کۆمپانیای کرد ئەویش دیلی کردوون و بەر شێوەیەکی دڕندانە کوشتونی پێغەمبەری خواشت صلی الله علیه وسلم کاتێک خێزانەکانی ئەو هەموو غەنیمەت و فتوحاتە بینن داوای ماڵی زیاتر و ئاڵتون و خۆشگوزەرانی دنیاکەن بۆیە خی گەورە ئەفەرمێ بە باشترین شێوە تەعاملیان لەگەڵا بکە و بیان خەرە بەردەم دووڕیانێکەوە یان خوا و پێغەمبەر و داهات و قیامەت دەڵبژێرن یان باشترین زێڕ و ئاڵتون و مارەیان دەرێ و بەڕێیان بکە نەیفەرمووە بکەوەرە وێزەیان و بە شەق و زلە و شمشێر چەند ڕۆژی ڕابردوو لە بەشە ناوخۆیەکانی شاری سلێمانی کچان بەڕێوبەری بەشە ناوخۆیەکان سەرپەرشتیاری ئەو بەشە ناوخۆیانە هەڕەشەی هێنانی سەگ ئەکا کاتێکەوە ئەم کچە بەڕێزانە داوای مافی ڕەوای خۆیانەکەن ئاوی گەرم کارەباخ تەباخ غاز ئەم هەڕەشەی هێنانی 50 سەگەت ئەکات و دەڵێ ئەکەم ئەو سەگانت پەلامارتان بدەن وە سەگتان تێبەرەدەم تەنانەت ناشرینترین وشەی نێو کۆمەڵگەی کوردی بەو کچانە دەڵێ ئەمە ئایا بۆ نمونە داواکردنی ماف کاتێ ژنێ بە ڕوویەکی خۆش بە شێوەیەکی مۆدێرن و مەدەنیانە داوای مافەڕەوەکانی خۆیەکە ئەکاتی ئەوەی کە ئێمە سەرۆکی بەشە ناوخۆی یان پیاو یا یەکێکی دیکە بە دڕندانەترین شێوە وەڵامی بدەینەوە توندوتیژی بەرامبەر بەکاربێنین خۆی توێژی ئافرەت و توێژی منداڵ یا پیر ئەوانە ئەو توێژانن کە زوڵمیان لێ ئەکرێ بۆیە خی گەورە هەر لە ناو قورئانە کە ئەیهێناوێتی ئەفەرمێ مافی ئەوانە بپارێزن یعنی ئەو سێ توێژان مناڵ و پیر و ئافرەت کە بە تایبەتی ئەهێنێ مەسەلاڵێ معاملەی باشیان لەگەڵکەن دایک و باوکەکان وابن لەگەڵ مناڵەکانە لەگەڵ پیرەکانە ئاوە تەعاملکەن لەبەر ئەوەیە زوڵمیان لێ ئەکرێ زوڵمیان لێ ئەکرێ لەو مافەڕەوایی کە خۆی هەیەی و پێویستی پێیەتی زوڵمی لێ ئەکرێ ئەمیش بە هەمان شێوە وایە عنی کەسەکە داوای شتی قەبەی نەکردووە ئەرکی هەموو حکووماتێکە ئەرکی هەموو حکووماتێکە خزمەت گوزاری ئاو کارەبا و حەسانەوەی هاوڵاتی خۆی لە یەکەم ئیشی هەموو حکووماتە یعنی عیبە خەڵک ئیتر ڕەگەزی مێبێ و ڕەگەزی نێر بێدانی شێداوای بەسیترین مافی خۆی بکە کە دابینکردنی خزمەت گوزاریەکانە بۆ تۆ ئیتر لە ماڵا بێ لە دەوائیرا بێ لە سلکی خوێندنا بێ لە سلکی سحایا بێ لە هەر بوارێکا بێ عیبە تۆ دانیشی داوای مافێکی سەرەتایی ئەو نوێنەری حکومەتە کەسەکە بەشەکەی خۆی لە بواری پەروەردەیە نوێنەری حکومەتە عیبە لە کەسێک داوای خزمەت گوزاریکەی ئەسڵەن ئەوە هەر ناشرینە بۆ حکومەت ناشرینە کە ئاوایی بەو شێوازە و بەو شێوازە ژارێکی کە کەتونوتیژی و قسەی نەشیا و جوێنی پێدراوەتەوانێ کە بەڕاستی کە لە یاساکە یاسای بەرەنگاوبوونەوەی تونوتیژی خێزانیمان هەیە لە مادەی دوو هەما سیانزە خاڵە لەم سیانزە خاڵانە ئەگەر یعنی زەختی لێ بکەی لە بواری دەرونیە جوێنی پێبەی سوکایەتی پێ بکەی ئەمە خۆی لە چوارچێوەی خێزانە لە چوارچێوەی خێزانە ئەمە ئەگەر ئەوەی پێ بکرێ بەڵام کەسێک لە ناو سلکی خوێندنە داوای پێداویستێکی خۆیەکە تۆ بۆ شێوازە سوکایەتی پێ ئەەکەیت و دوای ژاوە بۆ شێوازە لە ئیعلاما بڵاوە بێتەوانێ عنی بەڕاستی ئەوە زۆر یعنی تونوتیژەکە پلەکەی زۆرە کە بەرامبەر بەو ئافرەتە
بەکارهێنراوە چونکە لەناو ئیعلامی شاهد لە یاسا ئەگەر یعنی شتەکە تەشیرکردن بێ و لە ناو دەستگایەکی ئیعلامیا بڵاو کرێتەوە سزاکەی تونترە بەرزترە. دواییش ئێستا لەبەر ئەوەی جوێنان بۆ نمونە ئێستا کەسانێکەیە لە ئافرەتەن جوێن بە یەکتریان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمانە نەشیاوترە شتێ لە تۆڕی کۆمەڵایەتیا بێ لە ناو ئیعلاما بێ وشەی بازاڕی بەکاربێنی وشەی نەشیا و بەکاربێنی زۆر بوار و بڕیتم و تیژەکە لەسەر ئافرەتان زیاترەکات و یعنی شتێکی نەشیاوە. زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو شەمسە ساید چالاکی کۆمەڵی مەدەنی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوو. زۆر سپاس بۆ جەنابتان هیوادارم شتێک تیشکێکم کەمە بێتە سەر بواری تونت و تیژی و ئینشاڵڵا بە هیوای دنیایەکی بێتون. ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم میلێرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان بوون تا بە یەک گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.